لەگەڵ هەڕەشە و مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا موسڵمانان لە جیهاندا بە شێوەی جیاواز جەژنیان کرد و لە هەندێک وڵات لەژێر ڕەچاوکردنی ڕێکارەکانی خۆپارێزی و تەندروستی نوێژی جەژن ئەنجامدرا. لە هەندێک وڵاتیش مەراسیمی با کۆمەڵ بۆ نوێژی جەژن ڕێک نەخرا. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراق یەکێک بوو لە وڵاتانی ڕێگری کرد لە بەڕێوەچوونی نوێژی بە کۆمەڵی جەژن، چونکە هێشتا پەتاکە بەردەوامە لە تەشەنەکردن. لەو چوارچێوێشدا بە هەمان شێوە لە هەرێمی کوردستان بڕیاری ئەنجام نەدانی نوێژی جەژندرا، بەڵام بڕیارەکە تەنها لە پارێزگای هەولێر جێبەجێکرا. بە پێچەوانەشەوە لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و دوهۆک و ئیدارە سەربەخۆکان نوێژی جەژن بەڕێوەچوو. بە هەمان شێوەی عێراق لە ئیمارات و بەحرین و عومان و سووریا و میسر و لیبیا و مەغریب و جەزایر ڕێگری کرا لە ئەنجامدانی نوێژی جەژن و داوا کرا لە هاوڵاتیان لە ماڵەکانیان جەژن بکەن و نوێژەکانیان ئەنجام بدەن. هەروەها سەردانە کۆمەڵایەتیەکانیش ئەنجام نەدەن. لە بەشێکی زۆری ئەو وڵاتانە ئەڵڵاهو ئەکبەری جەژن لە مزگەوتەکان بەڕێوەچوو بۆ زیندوو ڕاگرتنی ئەو بۆنە پیرۆزە. لە بەرامبەریشدا لە بەشێک لە وڵاتانی دیکە بە ڕێکاری توند و سنووردارەوە نوێژی جەژن ئەنجامدرا، لەوانەش سعودیە. لە وڵاتە جگە لە بەڕێوەچوونی فەریزەی حەج لە شاری مەککە بە ژمارەیەکی کەمی حاجیەوە بە بڕیارێکی پێشوەخت ژمارەیەک مزگەوت دیاری کران بۆ بەڕێوەچوونی نوێژی جەژن و مەراسیمەکە لە گۆڕەپانە گەورەکان ئەنجام نەدرا. لە قەتەریش ڕێکارەکان هەندێک شل کرایەوە و ڕێگەدرا بە ژمارەیەک مزگەوت و شوێنی تایبەت بە نوێژی جەژن مەراسیمەکە ئەنجام بدرێت. بە هەمان شێوە لە وڵاتانی کوێیت و لوبنان و فەڵەستین و ئوردون و سوودان و تونس ڕێگەدرا بە ئەنجامدانی نوێژی جەژن لەگەڵ گرتنەبەری ڕێکارەکانی خۆپارێزی. لە شاری قودسیش سەرەڕای مەترسی کۆرۆنا و گەمارۆی زایۆنی بە گەرموگوڕی و بە ئامادەبوونی هەزاران مەقدیسی نوێژی جەژن لە مزگەوتی ئەقسا ئەنجامدرا. لە تورکیاش بە شێوەیەکی گشتی نوێژی جەژن ئەنجام درا و لەو چوارچێوەیەدا مزگەوتی ئایا سۆفیا لە ئەستەنبوڵ دوای 86 ساڵ بۆ یەکەم جار نوێژی جەژنی بە ئامادەبوونی هەزاران نوێژخوێن تێدا بەڕێوەچوو. سەبارەت بە ئێران بڕیارێکی سەرتاسەری لە ئارادا نەبوو کە لە بەشێکی ئەو ناوچانەی ڤایرۆسەکە تێیاندا تەشەنەی کردووە نوێژ نەکرا و بە پێچەوانەوە لە هەندێک شاری دیکە لەگەڵ ڕەچاوکردنی ڕێنمایەکان بەڕێوەچوو. لە بەشێکی دیکەی وڵاتانی ئەفریقیا وەک ئەسیوبیا و نەیجیریا و غانا و چەند وڵاتێکی دیکە جەژن و نوێژی جەژن بە شێوەیەکی باشتر بەڕێوەچوو. هاوکات موسڵمانان لە هەندێک وڵاتانی دیکەی ئاسیا مەراسیمی نوێژی جەژنیان بە شێوەیەکی سنووردار ئەنجامدا، وەک یابان و پاکستان و ئیندۆنێزیا و مالیزیا. لە ڕووسیاش لە مزگەوتی مۆسکۆ بە ژمارەیەکی کەمەوە نوێژی جەژن بەڕێوەچوو، لە کاتێکدا ساڵانی پێشوو هەزاران کەس بەشداری مەراسیمەکەیان دەکرد. هەروەها لە ئەوروپا موسڵمانان لە زۆرینەی مزگەوتەکانی ئەڵمانیا و بەلژیکا و بەریتانیا و ئیتالیا و فەڕەنسا بەشداری مەراسیمی نوێژی جەژنیان کرد کە نوێژخوێنان بەرماڵی تایبەتی خۆیان هێنابوو لەگەڵ بەستنی دەمامک و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان. الله أكبر. الله أكبر. الله